وانە دەموچای خۆیان پێچابوو پیاوی ئەو بوون ئیتر دەموچای خۆیان پێچابوو خۆیان ناو سیارە نابوو ئەو بەشێکە لە ناو سیارە بوون ئەوانە هەموو ئەو بوون هێزی دژە تیرۆرچا دەوروبەری مەڵبەندی یەکێتی گرت مەکتەب سیاسی چێتی گرت بوو یەکێتی بەنیاز بوو لە مەڵبەند کە دا تحویلی مەکتەب سیاسی کرد ئەو گەنجومەنجە عەرەبانیان هەندێک بەکرێ گرت بوو نەوەی سویەکی ئابەکان عەرەبەکان زائیدەن چەندە 12 کەسیشان هەیە لە ناو بازاڕی کارەیە و حاجی سیروانە و ئەو فەرمان دۆلارە و 4-5 کەسیان نابوو بۆ خۆزە ئەو پارتیە گەورەگرە نەیتوانی 100 کەس کۆ بکاتەوە نیوەی ئەوانە هێزی ئاسایش بوون ئەوانەی خۆیان دەمامەکدا بوو ئەو بەس لە هەندێک بازان قەسەبە تێنەگا ئەمە ئاگامان نابن هەموو ئامانجیان یعنی بە بڕیاری مەسعود بارزانی تەوقی چادەوروبەری ئەوەیان کرد باوەڕیان بۆ چادەوروبەری مەکتەب سیاسیان کە بڕیاریان هەبوو بڕیاری مەسعود بارزانی 1 تەقە لەو خەڵکەی کرا یەک ئەزێ دەرە ڕاست مەکتەب سیاسیەکێتی بگرن بیکەنە مشکیلە بۆ ئەوەی انتخابات نەکرێت بێچێتی ینی هیچی نەکرد هیچی نەکرد بێدەنگ بوو لە بە هەندێک ئەگەنە پارتی حەز دەکا مشکلەیەک دروست بکات لە هەرێم لە ئێستا هەتا وەکو 20دا بەتابەتی 16 ئۆکتۆبەر فەوزای زۆر دروست دەکا فەوزای زۆر دروست دەکا دەیکاتە کێشە لە دوای انتخاباتیش بە زەوقی نادیتن ئەوە لە من وەگرن یەکێتی دەست دەنگەشی زۆر دەین لەبەر ئەوەی عێراق و ئێران دامی دەکەن ئەوە پارتی دەمێ باش بزانی چۆن لە عەویجەی یەکیتیان کردە کەڵەگا تێمدەگەی هیچ نەبوو تەزویرێک بوو لە ڕۆژهەڵات هاوڕێیان انتخابات هیچی دەقیق نییە هیچ دیموکراسی بەهەرحاڵ لە دوای انتخاباتیشەوە دەبین یەکێتی لە دەنگێکی باش دەینی ئەو دەنگە مەرزینە جەماوەرەکەی بیها مەرزینە جەماوەری بی وەچ هەویجەیە ئەو ڕۆژەی ئێستا هەیە کۆمسیۆ لە خزمەتی یەکێتی دەبیت ئەوەی ئەمە زانیت ئەوەی ئەمە زانیت بۆیە پارتی دەزانی کو لە نەینەوە لێیاندا هیچی بەدەست نمایەسە هیچ پشترێ 4 قایمخانەتی لەدەست بوو کۆمەڵێک ناحیەی لەدەست بوو دەیا مدیرە عامی لەدەست بوو چی نەما دوای لە کەرکووک لەسەرەوە کۆمان شەقی ئەوجارە زۆر گەورەترە هاوڕێیان هەویستی پێ 6 دقە ئەو قسەیە بکەم دوێنێ نیازی پارتی زۆر خراپ بوو و پیاوەکانی بارزان قەساب داینابوو هجومی سەرەکیەتی بکەن ماڵی کۆسەتیش بگرن لە من وەگرە ئەوە تەختی تەک بوو دایان نابوو سەرکەوتووە بوون یەکێتی وسکت بوو ئیتر هەندێکیش لە عەقڵادی بوو هەندێکیش لە وا ڕۆحی تەحەدایەت شتەدابی بەس تەقە نەکە هەنجە دروست نەکە پارتیشی فلاسی خۆی لە هەولێرە دێنە ڕاگەیان هەیە خۆش بێت بڕوا بکە 3-4 کادیری باڵای پارتی دەرێت لە ناو پارتیش بوویتە زەنجەکە ئەو ئاستە نزمەت چییە پارتی دەیمێنیتن دووش خۆیان وا پیشاندن کەسیان لەگە نییە کاتێکی خۆش هەرویستەوە پێش 6 دقەکان قسە و باس بکەم هاوڕێیان لە 2-3 ڕۆژکە دەگەڕێنەوە سەر پەیزە قەرەباڵغاکی خۆم